بینەرە نیازیز پێشتر ئاماژەم بە راپۆرتێک کرد لەسەرەوەی کە ڕاهێنەرێکی وەرزشی تۆپی سەرمێست گرێبەستێکی واژۆ کردووە لەگەڵ یانەیەکی قەتەریدا. پێم لێرمانە دڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری بین. هێزی شاری سلێمانیە و توانی وەک ڕاهێنەرێکی پیشەگەر مامەڵەی لەگەڵ بکرێت و یانەی غەرافەی قەتەری بۆندی لەگەڵ ئیمزا بکات وەک یەکەم ڕاهێنەری کورد لەسەر ئاسی کوردستان. سەیفەدین فەتاح ڕاهێنەری بە ئەزموونی تۆپی سەرمێزی شاری سلێمانی زیاتر لە 30 ساڵە وەک یاریزان خزمەتی بەیانەکانی کوردستان و عێراق کردووە و ماوەی 4 ساڵی شەکاری ڕاهێنەرایەتی دەکات. بەهۆی ئەو ئەزموونە زۆرەی هەیەتی بۆ ماوەی 3 ساڵ بۆندی لەگەڵ یانەی غەرافەی قەتەری ئیمزا کردووە. ناوبراو سەبارەت بەکاری ڕاهێنەرایەتی لە وڵاتی قەتەر و کوردستان و مامەڵەی بەرپرسانی ئەو وڵاتە لەگەڵی بەم شێوەیە دووە. ئەوە ڕاستی لەوێ خۆتەزانێت تۆ لەوێ لەژێر بارێکی زۆر یەکجار هین بڵین لە ڕووی دەرونیەوە تۆ لێرە لە وڵاتی خۆت بی جایوەکو لە وڵاتێکە بی لەبەرەوەی تۆ ڕۆیشتە لەوێ بە ئیشێک بەکاری ڕۆیشتە کاری ڕاهێنەراتی تۆزی زەحمەتە وەکو تۆ لە وڵاتی خۆت ڕاهاتویتە لەگەڵ یاریزانەکان تەعاملکردن لەوێ شێوازی تەعاملکردن زۆر جیاوازە. یاریزان هەیە بە کەیفی خۆی دێ بۆ ڕاهێنەرەکان ئەوە نییە پێویست بێ بەو تەمریانی کە تۆ دایانەی لە هەفتەی مەسەن بۆ منە 4 ڕۆژ 5 ڕۆژ تەمرین دانێ ئەو بە کەیفی خۆیت ڕۆژوایە نایەت ڕۆژوایە یەت ئیتر ئەوە زۆر ینی بەلایەمەوە جیاوازە. وەڵێ ئەوەی ڕاستی بۆ غێری خۆیان طبعا فەرقەیە ینی ئەو لە هەموو وڵاتێک ئەو فەرقە هەیە تۆکوانەوە هەوڵاتی خۆیان بیکوانێ هەوڵاتێکی مقیم بی لەوێ ئیتر لەگەڵ ئەوەشە ئەوان ینی زۆر حتا لەگەڵ مقیمەکانشە جگە لە وڵاتی خۆیان زۆر بە شێوەیەکی باش بە شێوەیەکی ڕگوپێک تەعامل لەگەڵیان نەکرێت و چی بوێت ناڵێن نە لەبەرەوەی تۆ لەوێ چیتە بۆ ئیشێک بۆ کاری ڕۆیشتە کە خزمەت بەو یاری بکەی لەو نادیە. ئیتر ئەوەش ینی پێویستە بە نادیەکە چیت بوێ بۆت ئامادەکەن مهم تۆ ئیشەکەت بێتەڕێ بە شێوەیەکی باش ئەنجامتە بێ. سەیفەدین لە وڵاتی قەتەر و بە دیاریکراوی لەگەڵ یانەی غەرافە لەگەڵ محەممەد جەباری هاونیشتیمانی ئەرکی سەرجەم ئاسەکانی تۆپی سەرمێزی یانەکەیان لەسەر شانە و تا ئێستاش چەندین پاڵەوانیان بۆ ئەو یانە قەتەڕیا پێگەیاندووە. هەروەها بەنیازیشە لە پاڵەوانێتی ئەمیری وڵاتی قەتەر سەرەڕای زۆری تەمەنی یاری بۆ ئەو یانەیە بکات. ئەو ڕاهێنەرە سەبارەت بە توانای جەستەیی یاریزانانی کوردستان و وڵاتی قەتەر جیاوازی زۆری تێدا دەبینێت و کە یاریزانی کوردیش بە باشتر دەزانێت. بەڵام لە ڕووی ڕاگەیاندنەوە وڵاتی قەتەر زۆر بە پێشکەوت و دەزانێت. بەتەکیید لای خۆمان دەها باشترە هەم لە ڕووی جسەدیەوە هەم لە ڕووی دەرونیشەوە لەبەرەوەی ئەوان حەزێکیان هەیە بۆ یارەکە وڵاتی خۆمان لە کوردستان ئەوان ئەو حەزیان بۆ نییە بۆ ماوەیەکی کاتی دوایەوە احتیمال بڕا کارێکی کە بدۆزێتەوە واز دیارەکەیان بۆ فترێکی زەمەنیەت ساڵێ 2 ساڵ بەردەوام بێت دوایەوە سێرەکەی نایەت. باشە تو بوونە ئەو ساڵی 2 ساڵی لەگەڵ تا بەردەوام بووینە بەشقمان پێکردی ڕاهێنەری گەیشتە ئاستێ وەڵام منە ڕۆم تەقدیمی مەسەن بۆ نمونە زانکۆی سەربازیەکەم یا بۆ نمونە ئەچمە شوێنێکی کار ئیتر ئەوان نییە وەکو وەرزش ئەوەنە پێیوەست نیم پێیان. وەڵای بەتاکید لەلایەن ڕاگەاندنەوە من ینی هەردووکیم پێ باشە و باشترشن هیوادارم ئێرەش وەکو ئەوان باشتر من لەبەرەوەی ئەوان هەموو پاڵەوانەکان ئامادەن چی نەقل مباشر بێ چی بێن یاریەکان تەسجیلەکان نەتایجەکان بانی یێنە ڕۆژنامەنووسەکان ئێتر ئەمە خۆی شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئەو نادیە ئازانێ بانی کە ڕۆژنامەیەکە کرێ سەرەکان لە جەریدەکە نووسراوە مەزەن نادی فلان نەتیجەی هێناوە ئەمە زۆر شتێکی باشە و من هیوادارم کوردستانش بە هەمان شێوە. سەیفەدین فەتاح ڕاهێنەری بەتوانای شاری سلێمانی نزیکەی 40 ساڵە وەک ڕاهێنەر و یاریزان خزمەت بە یاری تۆپی سەرمێز دەکات و تا ئێستاش چەندین نازناوی لە کوردستان و عێراق بەدەست هێناوە و خاوەنی 9 مەدالیای جۆرا لەگەڵ هەڵبژاردەی عێراق جگەلەوەی بەشداری چەندین پاڵەوانێتی فەرمی کردووە لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و ئاسیایی و نێودەوڵەتی. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.